بله بیسرانی خوشویست لرادیو سلام لسر شپولی نوت و 4.3 یکێک لە بابەتە گرنگەکانی ئەم چەند هەفتەی ڕابردوو بابەتی خوێندن بوو لە زانکۆکانی هەرێمی کوردستان کە لە کۆتاییدا وەزیری خوێندنی باڵا بە هەماهەنگی لەگەڵ ستافی وەزارەت و زانکۆکان بڕیاریاندا کە خوێندن بە سیستەمی ئاوێتە بێتن بۆ ئەم مەبەستە ئەمڕۆ بەڕێز دکتۆر جەوهەر فەتاح سەرۆکی زانکۆی سەلاحەدین میوانمان دەبێتن زیاتر لەسەر ئەم بابەتە قسە دەکەین. دکتۆر زۆر سپاس سەرەتا بۆ ئەو دەرفەتەی بەێمەت بەخشیم. دکتۆر بەوەی دەست پێ بکەین سیستەمی ئاوێتە لە زانکۆی سەلاحەدین چۆن پەیڕەو دەکرێتن، پلانی ئێوە چۆنە؟ سیستەمی ئاوێتە پاشەوەیکەوە لیژنەیەکی تایبەتە بوو لە ئەنجومەنی وەزارەت. ئەو لیژنەیە تایبەتمەند بوو بە دانانی پلانی خوێندنی 2020-2021 پاشی گفتوگویەکی زۆر و دانیشتنێکی بەردەوام توانێت هەندێک خاڵی تایبەت یانی سیستەمی تایبەت دەستنیشان بکرێت بۆ خوێندنی ساڵی نوێی 2020-2021 بە چەند ڕێنمایەکی تایبەت و ئەو سیستەمە واتە ئەو ڕێنمایانە دوای ئەو پسند کرا لە ئەنجومەنی وەزیران ڕێنمایەکە پسند کرا. پسندکردنەکە مانای ئەوە بووکەوە هەموو زانکۆکانی هەرێمی کوردستان بۆ ساڵی خوێندنی 2020-2021 پلانی خوێندنی ئاوێتە بەکاربێنی کە ئەویش مەبەست لە ئاوێتە ئەوەیەکەوە بە دوو شێوەی جیاواز خوێندن لە پۆلەکانی یانی لە زانکۆکانی هەرێمی کوردستان پەیڕەو بکرێت. هەندێک لەوانە هەندێک بابەت بە ڕێگای ئۆنلاین یان بە ڕێگای ئەلکترۆنیکردن لە زانکۆکانی هەرێمی کوردستان دەخوێندرێ و هەندێک بابەتیش بە تایبەتی ئەو بابەتانەی کە پراکتیکین یان ئەو بابەتانێکەوە بابەتی نائاساییە لەگەر هەموو سمینەرات و وەرکشۆپ و تاوتۆکردنی تێزی دکتۆرا و نامەی ماستەر ئەوان هەمووشیان بە ڕێگای هۆڵەکانی خوێندن ئەنجام دەدرێتن. دکتۆر سەبارەت بە ئەو مەوادانەی کە بە سیستەمی ئۆنلاین دەخوێنرێن تا ئێستا ئامادەکاریەکانی ئێوە وەکو زانکۆی سەلاحەدین چییە؟ تا ئێستا تا چ ڕادەیەک وەکو بڵێن ڕاهێنان بە مامۆستایان کراوە بۆ ئەوەی باش ئاشنای وەکو بڵێ سیستەمەکە بن؟ ئەمە دەسەڵات مادایتە ئەنجومەنی کۆلێژ و هەروەها دەسەڵاتی دەدێت ئەنجومەنی بەش کە لۆ دەست نیشانکردن ئەو بابەتانەی کە بتوان بەڕێگای ئۆنلاینیان بەڕێگای ئەلکترۆنیک بخوێندرێ و ئەو بابەتانەی کە بتوانێت لەنا هۆڵەکانی خوێندن بخوێندرێ. ئەوانەی کە دێتۆنا هۆڵەکانی خوێندن ڕێنمایەکانی وەزارەت وای پێ باشە کە بەڕێگای گروپی بچووک تاکو بتوانن کەمترین بەرکەوتە لەگەڵ یەکتر قوتابیان بن و هەروە هەموو ڕێنمایەکانی تەندروستی کە وەزارەتی تەندروستی پەیڕەوی دەکاتن دەبێت لە هەموو دام و دەستگاکانی زانکۆکانی وەزارەتی خوێندنی بارە دەبێت پەیڕەو بکرێتن و بەنسبەت بابەتەکان دووبارە هەندێک لەو بابەتانەی کە بەڕێگای ئەلکترۆنینا لە هەر زانکۆیەک هەندێک تەبەن بە تایبەتی ئەمن لەسەر زانکۆی سەلاحەدین باز دەکەم. ئەمە سێ لیژنەماندانە، لیژنەیەک لەسەر ئاستی زانکۆی، لیژنەیەکی لەسەر ئاستی کۆلێژ، لیژنەیەکی لەسەر ئاستی بەش. واتە سێ لیژنەی سەرەکی هەیە. لیژنەیەک کە لەسەر ئاستی زانکۆی سەرپەرشتی هەموو کۆلێژەکان دەکات، لیژنەیەک لەسەر ئاستی کۆلێژە سەرپەرشتی هەمووی بەشەکانی ناو کۆلێژ دەکات، لیژنەیەش لەسەر ئاستی بەش سەرپەرشتی هەموو کۆناغەکانی خوێندن کەواتە واتە پۆلی 1 و 2 3 و 4. ئەو لیژنانە یەکەم خەنگاویان ئەوەیە ئەوە ڕاهێنانی تایبەت بە مامۆستایان دەکەن لەبەرەوەی ژمارەیەکی زۆر لە مامۆستاکانمان چەند دەورەیەکی جیاوازیان دیتە. ئەو دەورانە بریتی بوون لە دەورەی واتە خودی بەهێزکردنی زانیاری دەربارەی ئەلکترۆنیکردنی بابەتەکان دوێ ئەو مامۆستانە هەردەسن وەکو مامۆستای بابەت یانی وەکو سەرپەرشتیان دەورەی جیاجیا بۆ ماوەی هەفتەیەک بۆ مامۆستاکان لە هەموو کۆلێژەکان دەکرێتەوە یان لە هەموو بەشەکان دەکرێتەوە تاکو بتوانن خۆیان ئامادە بکەن لەوەی تاکو لە چاریدا کە دەستمان بە خوێندن کرد ئەوانە بتوانن پەیڕەوی سیستەمی ئاوێتە واتە سیستەمی ئەلکترۆنیکردن یان سیستەمی ئۆنلاین بتوانن جێبەجێ بکەن. و بۆ نمونە مەسەن ئێستا زۆربەی لە کۆلێژەکانمان دەستیان بۆ پرۆسەیە کردی هەتا دوێنێ کۆلێژی پەروەردەی بنەڕەتی دەستی بە خودی تایبەت کردێ بۆ مامۆستایان کە زیاتر لە
لە 1970 مامۆستاکانی ئەوانەی کە دەستنیشان کرابوون بۆ ئەو خولەی کە لەو ماوەی یەک هەفتەیە تقریبا 1970 مامۆستاکان بەشدار بوون و ئەو خولانە بەردەوام دەبێت هەموو کۆلێژەکان تاکو دەگەینە سەرەتای ساڵی خوێندن کە بریتە لە چاریدا. دکتۆر هەر دەربارەیەوە پێم خۆشەوە پرسیارە بە کورتی وەڵام بدێەوە هەر دەربارەی سیستەمی ئەلکترۆنی ئایا ئێوە وەکو زانکۆی سەلاحەدین بڵێم هەموو کۆلێژەکان هەر یەکە و پرۆگرام و سیستەمی تایبەتی خۆی دەبیتن تایبەت بە ئەلکترۆنی یاخود هەموویان یەک سیستەم دەبن یەک پرۆگرام دەبن ینی یان وەکو بڵێن ئازاد دەبن هەر کۆلێژێک و بە کەیفی خۆیە هەر زانکۆیەک و هەر کۆلێژێک ئازادە بە هەر سیستەمێکی کە لە خۆی گونجاوە لەو مامۆستاکان گونجاوە ئەوان ئازادن بە هەر شێوەیەک بەکاری بێنێ هەتا لە ئاستی زانکۆش ئازادە و لە ئاستی کۆلێژەکانیش ئازادە. دکتۆر جاوهەر وەکوتر ئەو بڕیارانەی ئێوە دەتانە لە بڵین هەم لە ئێوەش کە بەشدار بووینە لە دەرکردنیان بڕیارانە تا ئێستا لەلایەن قوتابیان خوێندکاران و لەلایەنی مامۆستایانیش چۆن پێشوازی لەو بڕیارە کراوە؟ مامۆستاجان بەلبەت ئەو بڕیارە تەمان بڕیارێک بوو لەسەر پاشی کە لە بیدایەت بە جنابتم گوت کە لیژنەیەکی تایبەت لە وەزارەت پێکاندەوە ئەو لیژنەیە بە سەرۆکایەتی بەڕێکاری وەزارەت بوو بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەت بوو ژمارەیەک لە سەرۆک زانکۆکانی حکومی و ئالیەکان بوون ئەوانە پاش دراستەی زۆر پاشەوە کە پەیوەندیکردن بە سیستەمەکانی عالەمی توانرا کە ئەو سیستەمەی پەیڕەو بکاتن کە ئەمە وامان پێ بگونجاوترین سیستەمە لەبەر باری دۆخی ئێستا باری دۆخی ئێستا جەنابەت دەزانی باری دۆخۆکی نائاساییە لەخۆشی کۆرۆنا بڵاو بوویتەوە ئەمە دەبی ڕەساوی تەندروستی هاوڵاتیان و تەندروستی ببوورە تەندروستی قوتابیان بکەین ئەوەی ئێستا ئەمە هەستی پێ دەکەین تەمەن ئەو سیستەمەش تەنها لە وەرزی یەکەمە لە وەرزی دووەم نیە ئەگەر هاتو وەرزی دووەم زروفی ئینشاءالله زروفی تەندروستی هەرێمی کوردستان چاک بۆ ئەو کاتە سیستەمێکی دیکە واتە پلانێکی دیکە بۆ وەرزی دووەم دێبەجێ دەکرێت و ئەوەش کە ئێستا هەم قوتابیان دەتوانن لە هۆڵەکانی خوێندن بابەتەکانی خۆیان وەربگرن بە هەمان کاتی دەتوان چ بە ڕێگای ئەلکترۆنی چ بە ڕێگای ئۆنلاین بابەتەکانی خۆیان وەربگرن و ئێستاما لەو سەردەمەی ئەومان پێ باشترین بژاردەیە لەوەی تاکو بتوانن دەست بە خوێندنی ساڵی 2020 بکەین. دکتۆر یەکێکی تر لە بابەتەکان بابەتی دابەشکردنی بەشە ناوخۆیەکان بوو کە پێش ئێستا سەرەتا بڕیارەکەوا بوو کە بڵێن بەشە ناوخۆیەکان دابەش ناکرێن و بۆ نمونە ئەگەر من خەڵکی دهۆکم و لە زانکۆیەکی هەولێر دەخوێنم دەتوانم لە دهۆک بەردەوامی بدەمە خوێندنەکەم ئەو بڕیارانە چیان بەسەر هات هیچ گۆڕانکاریەکیان بەسەر هاتووە یاخود ئایا بەشە ناوخۆیەکان دەکرێنەوە ینی دوایین زانیاریەکان چین لەسەرم بابەتەنە یەک لە ڕێمایەکانی وەزارەتی خوێندنی باڵا ئەوەیەکەوە هەر قوتابیەک دەتوانی میێوانداری بکات لە ئەو زانکۆیە کە لە شوێنی نیشتەجێەکەی خۆی نزیکە بە مەدێک هاو بەشەکانی خۆی هەبی واتە گە قوتابیەک لە هەر بەشێکەکە ناو بنێن بابنێن لە بەشی کیمیابی لە زانکۆی سڵاحەدین ئەگەر ئەو بەشە لە زانکۆی سۆران هەبی هەموو دانیشتوانی دەڤەری سۆران دەتوانن بابەتەکەی خۆیان ساڵی خوێندنی خۆیان لە زانکۆی سۆران بگرن و لە کۆتایی ساڵ نمرەکانیان دەگەڕێتەوە زانکۆی سڵاحەدین واتە ئەو قوتابی هەر لە سەمیلاشی زانکۆی سڵاحەدینە بەڵام بە میێوانداری لەسەر زانکۆی سۆران هەروەها بە زانکۆکانی سلێمانی و دهۆک و هەموو زانکۆکان چۆن ئێمە دەنێرین ئەوانیش دەنێرن کە بەڵام هەر قوتابێک ئەگەر نەویست بچیتە زانکۆی جێی نیشتەجێ بوون حەقی نابی داوای بەشە ناوخۆیی بکات لەو زانکۆی کە خۆی لێ دەوام دەکات چونکە ئەوە وەکو ڕێنمایە کە تاکو بتوانین کەمترین ژمارە قوتابی لە بەشە ناوخۆیەکان نیشتەجێ ئەو کاتە ئەوەی کە دەمێنیتەوە لە بەشە ناوخۆیەکان نیشتەجێ دەگەن ئەو کاتە ژمارە قوتابیان لە زیاتی 4-5 کەسی لە هۆڵێک دابنێن احتیمالە ئەگەر ئەو مەزەومان بە شێوەیەکی تەواو ڕەگرت دەتوانین لە هەر ژوورێک یەک کەس یان دوو کەسی ویان کەمتریش دابنێن. ئەی دکتۆر جاوهەر بۆ نمونە دانین من قوتابیم کۆلێژی زمانم بەشی زمانی فەڕەنسی یان ئەڵمانی من بەخۆم خەڵکی دهۆکم و پێشم خۆشە لە دهۆک بەردەوامی بدەم لەو حاڵەتە من دەتوانم چی بکەم؟ ناتوانانی تەنها دەتوانی لە جێ خۆت ببینەوە ناسی هیچ لایەک لەبەرەوەی زمانی بەشی زمانی فەڕەنسی تەنها لە زانکۆ سڵاحەدین هەیە ئەو کاتە زانکۆ مەجبورە بەشە ناوخۆیەشی بە ئامادە دەکاتەوە لە زانکۆی خۆشی زانکۆی سڵاحەدین بەردەوام دەبی بە خوێندنی.
بله دکتر جوهر فتح سروکی زانکوی صلاح الدین زور سپاس بو ام زانیاریانه بام در فتح ممنونم سپاس